ئەو منداڵە سکۆلانەمان بانیەکە هەڵدەسین لەگەڵ خۆمان دێن حتا ینی شەوێ سعات 8:30 ئێمە جادەڕۆینەوە 8:30 هەر ئاوا لەگەڵمانن یعنی ئاوە یەکسەر لێو بەرسوورە تاون یعنی ئەگە بە خۆت دامبینێ بەزەیت پیاندا دێ لەسەر کاراگەر لە منداڵەکەش نیە هەر کە مەجبوری کار بکەین. تازە ساڵم من کورەخانە دێم فەنەر لێ دەدەم 2 ساڵم قەڵبداریش کردووە پێشەوەی کە بێم بۆ فەنەر. لەوەتی لەبیرم دێت هاوینان دوای مەدرسە دێم بۆ کورەخانە کاری کورە خۆش نییە. بە ڕۆژەدا ئەمە مەسەن بۆژنان زۆر سەختە ناخۆشە گێرمە منداڵی سکۆلەمان دەبینی هەیە بەیانیان لەگەڵ پیاوەکان هەڵدەستین هەتا سەعات 8:09 دەبینی ڕۆژی وایە تادە لێرە دەبین دوایی دەچینەوە خەریکی پاکخاوێنی وڵات و نە هەر سازکردن و ئێوارش دیسان دێنەوە بۆ سەرکار. کورەخانە ینی ماڵ و منداڵی پیاو بەڕاستی لە عەزابدا ینی باوەڕت بێ من ئەلان بخۆم پەشیمانم کە لەوەی ئەو ژن و منداڵم هێناوە بۆ کار ئەوەندە لە عەزابدا بوون ینی من کوڕەکەم ئەلان مەسەلەن وەختی مەدرسە و خوێندن و مەسەلەن بیهێوێ شغڵێک کە دەبێ واقعان مەسەلەن بینیری بۆ شغڵێک یا بۆ خوێندن مەجبور بوومەوە ساڵ هێناومە بۆ کورەخانە بۆ ئەوەڵی ساڵ هێناومە بۆ کورەخانە دنام مەسەلەن کوڕی ئاوا دەبێ ئەلان فێری حدیقل ئەگە دەرسەکەش نەخوێنێ فێری شغڵێکی یاد بخۆ شغڵێکی بۆ ئایندەی بەدبەخت نەبێ سپێنێ وەک ئێمە مەسەلەن فێری کورەخانە بێ من لە ئێستا ئەوڵی ساڵ هێناومە وەڵی ئەوەندە لە عەزابدا بوو خۆشم پەشیمان بوومەوە هەر لە پوڵەکەشی پەشیمانە نازانێت پیاو نازانێت چی بکە مەجبوری ئێمە مەسەلەن ئێمەی کورد هیچ کارێکمان نیە هیچ دەرامەدێکمان نیە واقعان هیچ کارێک نییە مەسەلەن لە بۆکان هیچ شغڵێک نییە کە دایمی بمان بێ و بچینە سەر کارەکە. خۆشیم نایە
زر لا روی زمانه بومی بانی شان جوانی با تیرو تایانه کاری کورەخانە ئەوڵین چەرشکێش چونکە شێوان زەحمە زۆر دەچێشن هاتوچیان زۆرە چەرشکێشە دوایش کوورەچن دەنا هیچ کەس لە کورەخانە بەقەدە دوانی فشار لەسەر من ماوەی چادە ساڵ لە کوورێ کار دەکەم سەرکەشی یەکێک لە سەختترین کارەکانی کوورەیە ساعتی 4:05 کە هەڵدەستن هەتاکوونێ 7:30 ئێوارە حدێ قەلیانی میانگینەکەی 80,000 85,000 خشتە دەبێ بێنن 85,000 خشتەش ینی شتێک ماوەزن کیلۆیەک و 800 بۆت لەوانەیە یەک چرخ 220 کیلۆ ببێت ئەو چەرخێشە لە بەیانیەوە حتاوارێ بکوب 220 دانە کیلۆ خشتە دێنێت چرخەکەی بۆ خۆی سەیانی تقریبا دەبێ بڵێ 300 کیلۆ 250 کیلۆ حمل دەکات ڕفت و بەگەشتەکەی
ئەمن تقریبان 4 ساڵە لەگەڵ دایکم و بابم هاتوینە بۆ کورەخانە کاری ئێمە لە کورەخانە ئەمبارزەنیە ئەو کەسانەی لە کورەخانە کار دەکەن واقعاً لە دەرێ هیچ کارێکیان نییە